بەڵێ وەکو لە راپۆرتەکەدا بینیمان کاگا باس سەبارەت بە قەیرانی ئاو و کەمبوونەوەکانی ئاوی ژێرزەوی. تۆ سەبارەت بە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کە لە ئێستادا وەکو باس دەکرێت سەرتا سەرنج و تێبینی لەسەر ئەم بابەتت چیە؟ دوایینە سەر بابەتەکانی بیر و بەشێکی یاسایی و ئامارە و داتاکان. بەنسبەتی ئاوی ژێرزەویەوە دێنێکە لە دیبێتەکەشە باس کرا و هەندێک کۆمنتمان لەسەر ئەو مۆزوعەدا کۆمەڵێک داتا وترا بەڵام داتاکان بەڕاستی ناچێت داتای فەرمیەوە لەبەرەوەی ئەوان بە شێوازێک توێژینەوەیەکی لۆکاڵی لە شوێنێکا بکرێت یا داتایەک وەربگیرێتەوە داتا فەرمیەکانە بێ لە دایرە فەرمیەکانە وەربگێتەوە کە ئێمە وەکو بەرەبەراتی ئاوی ژێرزەوی لەو حاڵەتەیە. ئەم باسی کەپاسیتیاوەکەیان کرد کەپاسیتیاوەکە کە 5 ملیارە لە حاڵەتێکە ئەگەر بێت و قەیرانەکە بەردەوام بێ ئەگاتە نزیکەی 2 ملیار مەتر مکعب سێجا. ئێمە لە حەزەیەکمان سەر ئەو مۆزوعە باس کرد داوای سەرچاوی ئەو حاڵەتەمان کردو. بەوە بەعام بۆ ئەو حاڵەتی کە باسی کرد لە ئاوی ژێرزەوی. بەڵام ئاوی ژێرزەوی بەعام بە هەموو شێوەیەک لە هەرێمی کوردستانە کەمی کردووە. کەمکردنەوەکەش بەڕاستی دوو ئەگەری سەرەکی هەیە کە بۆچی کەمی کردێتەوە. یەکەمیان ئەگەرە سروشتەکانە هەموو گۆڕانکاریی کە لە کەش و هەوایە ڕوو ئەدات لەگەڵ ڕێژەی دابارینی باران کەوا بەپێی ستانداردەکان ئێمە هەموو کەلکولێشنێکمان بۆی کردو و شێوازی دابەزینی کێربەکە بەرەو کەمیە ڕوا خاستە مەنتەقەی شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کوردستانیش بەشێکە لەو حاڵەتە نسبەتی دابارینەکە لە مەنتەقەی لە هەموو شوێنەکانتر کەمتر بۆتەوە وەکو لە شوێنە تەڕەکانی جیهانە ئەبێ یەکێکە لە هۆیە سروشتەکان کە گۆڕانکاری کەش و هەوا و لەگەڵ داباری بەران. و گۆڕانکاری مرۆیەکانیش هەیە ئەویش دوو حاڵەت دەگرێتەوە. حاڵەتێکیان بریتە لە یاسا و بەڕێوەبردنەکە شێوازی بەڕێوەبردن و یاساکان کە هەیە بۆ ئەوەی چۆن دەست بە ئاوا بگرین چۆنتی ئیداری بدەین کە حاڵەتێکە و دووەمیشیان بریتە لەوەی کەەوە بەڕاستی خۆمان وەکو مرۆڤ ئێمە وشارەیەکی کۆمەڵایەتیمان لەو حاڵەتێ نەگەشتە و ئاستی دەوڵەتانی ماترین لە دنیاە کە گەشتە ئاستێکە کە ئەهەمیەتی ئاو بزانن وەیە زیادە ڕۆیەک هەیە لە شێوازی بەڕێوەبردن. لەم کراڵی ئێوەشەوە دوو جار باسم کردووە ئێمە شێوازی پارابوونەوەی ئاوی ژێرزەویە لەگەڵ دەرهێنانەوەی ریچارج و دیسچارج. ئێمە ئێستا حاڵەتی ریچارجمان بەهۆی ئەگەری یەکەم کە باسم کە سروشتەکان کەم بۆتەوە و دووەمیشیان بەهۆی شدە مرۆیەکە ریچارجمان زیاتر بووە یان دەرهێنانمان زیاتر بووە وەیە ئاستەکە دائەبەزێت ئەگەر بێت و فریای ئەو حاڵەتە نەکەوین و ئیدارەیەکی بۆ دابنێت کە بتوانیشی کرد. بەڵێ بێگومان ئەوەی لە کۆتایی دامەژۆ پێکرد چۆن فرێ بکەین چۆن بۆ منە بپارێزرێتە و ئاوی ژێرزەویە. بەڵام لە ئێستادا داتا و ئامارەکانی خۆ ئەو زانیارانەی لە بەردەستۆدا چیمان پێداڵێ ئەم ساڵ چەندێک ئاوی ژێرزەوی کەمی کردووە دەکرێت بڵێن بە بەراورد بە ساڵی ڕابردوو. بەڵێ داتاکان ئەگەر ڕێگەم بی چکە زۆر بە وردی ئێمە ئینمان کردووە لە 26 مانگیدا ئێمە ئاخر داتامان وەرگرتووە. ئێمە بەنسبەتی سلێمانیشەوە داری پێشوش هەر لەگەڵ ئێوەیە باسم کردێتەوە ئێمە اعتماد دەکەینە سەر 12 حەوزی لاوەکی سلێمانی هەڵەبجەی دای ڕاپەڕینسمی دەسڵاتی منە بۆی ناس بەسەرەوەی هەرێم. ئەم سێ شوێنە ئێمە وەکو نمونەیەک بینەوەی تا ئەتوانین ستانداردەکەی هەموو دەکەن چونکە هەولێر لە ئێمە وەزعی خراپترە. ئێمە تا حدێک باشترین چونکە لە ڕووی ئیدارەدانی مۆزاکانەوە تا حدێک هەموودا و شێوازی مەنتەقە کەشمان لە حەوزەکانە شێوازی پاراوبوونەوە و دەرهێنانەوەکەی تا حدێک ئێمە توانیمانە شتێکی سرە بکەین. شوێنی تر هەیە زۆر باشتر نیە لێمە خراپترە چکە حەوزەکانیان زیاتر دەنگکۆڵەیە. حەوزی دەنگکۆڵەی ڕێژەی دەرهێنانی ئاوتیایە چەند بێتن ئەوەندە زووتر ئاوەکەی دابزێتە خوارەوە. بەڵام حەوزەکانی تر ئێمە علاقی بە فۆرمەشتەکانمان هەیە کە دراساتی هایدرۆجیۆلۆجیە کراوە بەپێ ئەو حەوزانە نەکەنەوە. بۆی پرسیارەکەت جواب دەم ئەگەر ڕوخسەتم بێ ئەم ڕقابانەت بۆ بخوێنمەوە بۆی بزانین ئاو ئەمە طبعا دراسەیەکە لە 2018 حسابێکەکەم ئەگەر بێت و دراسەکە هەمووی کۆنەکان بۆ حساب بکەم تۆزێ قورسەکاتەوە بۆ بەرنامەیەکی دوو درێژێ. بەڵام ئێستا ئێمە لە حەوزی بنگرس و داشمان هەیە ئێستا ئاستی ئاو لە بینی 25.5 بۆ نزیکەی 58.5 ئاستی ئاوەکە لە ساڵی حەوزی سووداش بنکردەوە مەنتەقەی سووداش دۆڵی جافایەتێ لە سووداشەوە تاگاتەوە بنگرد و ئەگەتە نزیکە ڕانیە تاگاتەوە نزیکەی دووکان. ئەمە ئەو حەوزێک یەکێک لە حەوزەکان ئەلەو مەنتەقەیە لە بینی 25.5 هەتا 58.5 لە هەندێک شوێن بەپێی تۆپۆگرافی مەنتەقەکە. بەڵام ئاستی دابەزینەکەی لە 18ەوە تا ئێستا 7.27 مەترە 7.27 مەتر لە خلالی 19 21 دابەزیوە دابەزی ئەمەش خەتەرە خۆی بەڕاستی باش نییە
کەواتە ڕێژەی دەرهێنانەوە لەگەڵ پاراوبوونەوە فەرقێکی هەیە. ئێمە حەوزێکی ترمانێ حەوزی بەرزنجە لەگەڵ چوارتا بەرزنجە بۆ چوارتا لەو حەوزەیە ئاستی ئاوەکەی لە بینی 28.42 بۆ 46.89 بەڵام لێرەیە نزیکەی 16 متر پوین 29 دابەزیوە ئەسوسێری کە ئەو حەوزە خۆی زەعیفە دەرهێنانەوەی احتیاجە زۆرە پاراوبوونەوەی احتیاجە کەمە بۆیە 16 متر نزیک 16 متر نوی دابەزیوە بەش بەڕاستی خەتەرە ئەگەر بێت و ئێمە ناهێن شێوازی دەرهێنانەوەکە مۆدرین نەکەین ڕێک نەخێنەوە چاکی نەکەینەوە هاوڵاتیان وشار نەکەینەوە کە خەتەریە مۆزایە بۆ ئەوەی شتەکە درێژە نەکێشێ مۆدەی نەکە با بێمە سەر مەنتەقەی سلێمانی بۆت ئێمە ئێستا ئەو شوێنێک کە من تو دانیشتنیەکە سەر حەوزی سەرچنار عەربەت حەوزی سەرچنار عەربەت ڕێژەیدا ئاستی ئاوەکەی لە بینی 16.83 بۆ 51.58 یعنی لێرە نزیکەی 10 متر پوین 93 دابەزی یعنی نزیکەی 11 متر دابەزیوە لە خلال 3 ساڵە ئەم سلێمانیە بۆ شێوەی بێ کەواتە ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم حەوزانە ئەبێت احتیمام بدەین بە شێوازی پاراوبوونەوەی و احتیمام بدەین بە شێوازی کەمهێنی کەمی دەرهێنانەوەی بۆیە بێت ئیدارەکان و کوجاری پێشوش لەگەڵ ئێوە باس کردووە بەطبعاً سێ نمونەم بۆ باس کرد لە سێ شوێنی جیاواز وەگەر مەجاری بەرنامەکەت کەمە ئەگەر باتە ئێستا هەمووی ئەو سنوورانەم بۆ شیەکی تۆ بە تەواوەتی بزانم چەندێک دابەزی و چەندێکیش لە خوتورەتەی مەبوزاکەن ئێمە ئێستا لە سەرەتای دەستپێکردنی ترسناکەکەین کە ئەگەر بێت و خۆمان ڕێک دەخینەوە بنەمای جێبەجێکردنی ئەم کارانەوە کوجاری پێشووی باسم کرد بۆتان چوار بنەمان هەیە پلان و بەدواداچوونەوە پلانمان هەیە و ستافی باشیشمان هەیە بۆ بەدواداچوون و لە ئێوە خۆشتان بەرداریتان کرد لە وەرشۆپی ساڵی 2019 مانگی هەشت پلانێکی استراتیجیمان داڕشت لە خاڵی یەکەمی پلانەکەمان لە وەرکشۆپەکەیە کە شێوازی بەڕێوەبردنە و داوامانە بە حکومەت بەڵام قەیرانی دایرایی و مەوسم ڤایرۆسی کۆڕۆنا وای کردو بەڕاستی جارێ پلانەکەمان نەچۆتە ئەو بوارەوە سەر پلانەکە بەڵام تۆ لە قسەکانی کۆتاییدا ئاماژە و بە خۆڕێخستنەوە کرد ئەو خۆڕێخستنەوە پێویستە چۆن بکرێت بۆ منە ئەو ئاوە خۆڕێخستنەوە چۆن بکرێت تاوەکو بەم ڕێژەیە ئەو ساڵ لە دوای ساڵ دانەبەزێ ئێمە خۆڕێخستنەوەکە بریتێلەوەی کوا بەکو باس بکردووە پلانەکانمان هەیە ستافی باشیشمان هەیە بۆ بەدووادا چۆن ئێمە کێشەکەمان لە یاساکان و ڕێنمایەکانە ئەبێ ئەپدەیت کرێتەوە بگون دێگەر واقعی ئێستاە یاسای پاراستن یا ئێستا حالێن ئیشی باشی بۆ کراوە چ ئەوە کاقوبات باش بەڕاستی بتابعەکات و جنابی وەزیریش لەگەڵ ئێمە شاقسەی کردەوە ئێستا حالێن خەریکی ئەوەین کە ڕێنمایەکەش و یاساکەش هەردووکی چی ئەپدەیتی تازە هەیە بگونجێ لەگەڵ واقعی ئێستای خزمەتگوزاری ئاو بەڕێوەبردننی ئاوە داخلی بکەین بۆی کاوتەن هەم ڕێنمایەکان بگۆڕین هەمیش لەسە حالێن لەو مەرحەلەیان و خەریکیشین بۆ مۆزووە دووەم کێشەشمان بریتە لە کێشەی بەڕێوەبردنەکەی کێشەی بەڕێوەبردن دوو لای نەگرێتەوە لایەنی ماینپاوەرەکە خەڵکەکەت ئەگرێتە بابرن ئەو قووەتە بەشەری کە هەتە لەگەڵ ئەو کەرستانی کە هەمانە ئەو کەرستانی کە هەمانە چۆن بەکاری بێنین چ کەتی تایبەت و چ کەتی حکومی بێ ئەو قووەتە بەشەری کەلای خۆمان لەگەڵ کەتی تایبەتە چۆن بتوانین بەکاری بێن ئێستا کەرستانە چین کە تۆ ئاماژەی پێەکەی کەرستەکان بریتین لە کەرستەکانی ئامادەکردنی ئاو کەرستەکانی جێبەجێکردنی ئاو کەرستەکانی دەرهێنانی ئاو کەرستەکانی توێژینەوەی زانستی بۆ نەکانی ئاو ئەمانە بەڕاستی هەمووی هەر لە ئالاتێکی شۆ ئەگرێتەوە چەکوشێک و بزمارێکەوە ئەگرێتەوە تا ئەگاتەوە گەورەترین جیهازی ئەلکترۆنیکە جیهازی جیۆفیزیایە بۆ کەشفکردنی داتای ئاوی ئەو کەرستانە هەمووی بەسراحەت پێویستەکاتن ئەوەی کوبمەتانە هەبێت هەمووشی بەڕاستیە بێ لە دەرەوە بێتون ئەوانشی کە هەیە لێرە هەمووی ئیستهلاک بووە هەمووی ماندوو بووە یەکەی پێویستی بە سیانەکردن هەیە ئەمان ئەچێتەوە سەرچی ئەمە هەمووی هەیە مەوجودە ئێمەچە هێزێکی بەشەری زۆر باش لە بەڕێبەراتی ئاوی ژێرزەوی سلێمانیە هەیە بۆ قەزایی توێژینەوە ئەتوانین ئێمە تەقریبا نیمچە زاکۆیەکمان لا دروست بووە بۆ هەشتمانە و کردوشمانە بەڵام ئایا پێویستەکاتن ئەمە دەعم بکرێت پێویستەکە بودجێ بۆ تاحتیت بکرێت بۆیە خاڵی چوارەمان بریتە لە خاڵی بودجەش بەڕاستی ئێمە لە 2014 و شەوی قەیرانە بووینە کێشەمان بۆ دروست بووە ئەبێ ئەم ساڵ ئەو حاڵەتە تەجاوزکەین ئەو توێژینەوەکان دەست پێ بکەینەوە و کەرەستەکان چاکەینەوە و خۆ ئامادە بین و کۆمونیکیشنێک دروست بکەین لە بینی ئێمە و زانکۆکان و لایەنە زانستیەکانە و ئێمە و کەتی تایبەتیش بەڕاستی بۆ ئەوەی کوا بتوانین سەیطرە بکەم سەرەوە خاڵێکی تریش هەیە بەڕاستی زۆر کەم شارەتی پێدرێتەوە ئێوە و هاوڵاتیانن ئێوە هاوڵاتی ڕاگەیاندن و هاوڵاتیان ڕاگەیاندن بەڕاستی ڕاگەیاندنەکان زۆربیان چۆتە ڕاگەیاندنی کەتی تایبەتەوە یەکەی ڕاگەیاندنی تایبەتن ئەزەن ئارتیە چ ڕووداوە چ کەناڵ 24 چ کورساتە چ ئەوەی ئەمە هەمووی ئەبێ بەڕاستی بە شێوازێک بێنەوە ئەم دەرا کەرەستەیەکی نیشتمانی دروست بکەین نەتەوەی دروست بکەین بۆ ئەوەی کار لە خۆبردنیەکی تیا هەبێتن بتوانین کەرەستەی ئاو کێشەی ئاو بکەنە کێشەیەکی سەرەکی
لە بوارەکانی ئێوە دەستان پێی کردو دەستان خۆش بەوە ئەمڕۆیەکێک لە بەردەمانێکەوە دەستی پێکردو بێگومان ئێمە لە ڕابردوشدا تەوەری تایبەتمان سەبارەت بە بەڵێ هاتان بۆ زۆربەی کاناڵەکان هەیەن بۆ بەڵام بەڕاستی ئێمە وەکو خۆمان کە خەڵکانی بەڕێوەبردننی ئاوین تەوزێگرێمان هەیە کە کەمە لە ئاسیەوەیە چوە کەمە لە ئاسی وشارکردنەوەی خەڵکەکەیە. باش کاک عەباس باس لە هەبوونی توێژینەوە کرد توێژینەوەکان لە ئێستادا کە دەکرێت بەپێی پێویستن کە بتوانندرێت ئەو قەیرانانان لێک بدرێتەوە پۆلێن بکرێت سەرەتا هۆکارەکە دیاری بکەن سەردا چۆن سوودی لێوەربگیرێت پێ دوای ئەمانە بەپێی پێویستە توێژینەوەکان دەستی پێکردووە بەڵام هەمان کێشەی ئێمە لە ئاوما هەیە لە زانکۆکانیشمە هەمانە لە زانکۆکانیش هەمانە زانکۆکانی بەڕاستی ئەوانش کێشەی پارە و کێشەی بودجە و کێشەی ئەو حاڵەتانیان هەیە کە من لەم کێشانە باس بکردە بۆی نەچمەوە سەری دووبارە لا ئێمە حینە بە هەمان شێوە هەیە بەڵێ توێژینەوە هەیە بە هەمووی یەکە سفر نەکرێتەوە بەڵام پێویستە کات ئەو توێژینەوەنە بگونجێ لەگەڵ واقعی پێداویستی ئێستا لەگەڵ واقعی ئەم گۆڕانکاریە کە ئێستا کەشف و هەوای ڕوویداوە واقعی ئەم کەمبوونەوەی کە ئێستا لە بارانە ڕوویداوە ئێمە باسمان کرد لە دوو هۆکار هەیە هۆکاری مرۆیی هەیە هۆکاری سروشتیش هەیە هۆکارە سروشتەکان ضرورە کە توێژینەوەی لەسەر بکرێتەوە بۆی کوا هۆکارە مرۆیەکان لەسەر ئاستی ئەو هۆکارە سروشتیانە توێژینەوەکان دروست بکەن و بچوان بەرەنگاری ببنەوە دەوڵەتانی دنیا هەمویان بەرەنگاریان بوونەتە دەوڵەتانی دراوسێت چ تورکیە چ ئێرانە چ وڵاتانی گەورەی جلهێزە هەمویان بەرەنگاری ئەم کێشانە بوونەتەوە بەڵام ئێمە بەسەراحەت لەو ئاستەیە هێشتا دەستمان پێ نەکردووە بۆ شێوە پێویستە کات ئێستا ئەوەی ئەوەندێ من ئاگادار بم کە وەزارەتی کشتتوکار و سەرچاوەکانی ئەو وەڵێ هەنگاوی باشینەوە کۆمنیکیشنێکی زۆر باشی دروست کردووە لەگەڵ وەزارەتەکانی شارەوانی و بازرگانی و توێژینەوەی خوێندنی باڵا و لەگەڵ هەموو لایەنەکانە کۆبوونەوە بەردەوامە ئێمەش لە زۆربەیە ئاگاداری و بەشداری تیاکەین ئەمە دەستی پێ کردووە بەڵام پێویستەکە بەسراحەت یعنی هەموو توێژینەوەکان چ دکتۆرا بێت چ ماستەر بێت چ توێژینەوەی تایبەت بێ بودجێ بۆ تەرخان بکرێت و بخرێتە بواری ئەو سێکتەرانی کە خزمەت بە بواری ئاو ئەکات لەگەڵ چاکسازی لە ئاوە چ لە بەڕێوەبردن چ لە ئیشکردن چ لە دانانی استراتیجی ئاو باشە ئەو بیرە یاسایانەی کە ئێمە باز لە سنووری پارێزگای سلێمانی بکەین چەند بیری یاساییمان هەیە سنووری پارێزگای سلێمانی ساڵی 1975ەوە تا ئێستا لە سلێمانی و هەڵەبجەی لێ ڕاپەڕین ئەوە دێبن مەسئولم لێ 1970 بیر لێدراوە بۆ سێ سەکتەری ئاوی خواردنەوە کە بێ مادەی پێنج دەدرێ سەکتەری ئاوی کەتی تایبەتە ئەویش هەموو جۆرەکانی ئەگرێتەوە کە بۆ ئیشکردنە مادەی شەشە و سەکتەری کشتتوکاڵیە بە باغداری بە کشتتوکاڵی بە سۆزکردنەوە و بە پێی مادەی حوتە 1970 تقریبا نزیکی ئەوەندە بووتەوە باش ئەی بیرە ناسایەکان بیرە ناسایەکان زۆر جالایەوە باسم کردووە ئامار نییە ئەگەر بزانین ئێمە بیرە ناسایەکان بزەبت ئەوەی کە زانیاریێک هات بێتە بەردەست ئەوەی کە هاتێ بێتە بەردەستمان ئێمە دوو ئامار هەیە ئامارێکیان لە سنووری سلێمانی گەرمیانیشی دەگەڵا بوو ساڵی 2007 وەختی خۆی فاو دروستی کردبوو بەڵام هیچ بنەمایەکی زانستیم تیان نەدۆزیەوە کەەوە من کە گەڕام بەدوایە زناوێک زیات نەدرێت بۆ ئەو کالکولیشنە ئەوەڵی 17,000 بوو ئێمە کە پیاە ڕۆشتینەوە زۆربەی ئەو گران لە 30 متر 40 متر بۆ 50 متر بوو ئەو ئامارەی بە حوزی عربەت و حوزی بەرزنجە و حوزی بنگردم بە باز کردی دابەزیوتە خوار ئەو ئاستەوە زۆربەی وشی کردووە ئەو 30 متر 40 متر و 50 مترەکانە بۆیە ئەو 17,000 نابێتە ئاساس ئێمە لەسەر بنەبای ئەوەی کەوا چۆن بیر لێدراوە چێن لێدراوە لەژێر دوور لە چاوی ئێمە وەزارەت و پۆلیس و ئەوە لێدرێ هەڵساوی چیمان کرد ئەو جیهازانەی کە گیراون ئەو ئامێرانی کەوا نایاسایین گیراون هەتا ئێستا نزیکەی دەوری ئەتانم بڵێن 1300 ئامێر گیراون معالجە کراون چ بۆ دەرەوە هەرێم چ توێنراوەتەوە بۆتە ئیرادێ بۆ حکوومەت کرا فرۆشراوە و پارچە پارچە بۆ توێنراوەتەوە بۆ تێراد بۆ حکوومەت 1300 معالجە کراوە تقریبا نزیکەی 200 بۆ 300 شەگە لە دەرەوە نزیکەی 15,000 ئەگەر یەکی دەویری لێ بدات ئەگاتە نزیکەی 15,000 بیر باشە ئەو بیرە ناسایانە کە بوونی هەیە تا چەند کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی دەکات من لە نەکەیە جوابم داوەتەوە ئەگە وەردبینی بکەیتەوە بگەڕێتەوە بۆ لەی باکێ بکەیتەوە بۆ ئەم دانیشتنی خۆمانە وتم ئەنی هۆکارەکان بریتین لە چی بەشێکیان دەرهێنان و زانستیان نییە لە شوێنێکدا بۆم نەدەکرێت خۆیان بیر لێ بدەن بەڵام ئەمە هۆکارێک بێ بۆی کە هەمووی هەیە ئێمە لە ساڵی 2016 بەڕاستی ئێمە بەدوای ئەوەیە ڕۆشتین کە بیرە تهدید بکەین بۆ شوێنێکەوە یاسایی بوو بەڵێ بیرەکەمان تهدید کرد بەڵام دوایەوە کە بیرەکەمان تهدید کرد ویستی چ بۆ بواری جێبەجێکردنەوە کابرای حەفار هات پێمان وت کاکەگەن ئەوە بیرێک لە تەنیشتی منەوە هەیە هەر ئێمە نەمان بینی بوو و ئەو دیویشی سیاجێکی تر بوو یعنی سیاجی باغێکی تر بوو ئەم باغیان یاساییە و بەردارە بەڵام ئەو باغیان نە یاسایی و لە بەردارە و
2 دۆنم بوو چون سەرەکەن 80 سانتیمی بینە 80 سانتیم بە پێ زاندار ئێمە لە منتەقەی شاخەوە 250 متر کەمتر نەبێ منتەقەی دەشتایی ئەبێت 450 بۆ 500 متر بێ دووری بیرەکان لە یەکتریەوە بۆ ئەوی ئاوی یەکتری نەبن لە ژێزوێ بە مستەلەح عامیەکەی ئاوی یەکتری نەبن چکە ئێمە لە پەر دراساتی هایدرۆجیۆلۆجیەوە ئەبێت ئەو بیرانە لە حەوزەکە هەن حوزێکی ئەم حوزێ ئەم چنێک هەر دەرهێنێ ئەو چەند دەرهێنێ بۆ ئێمە داری بین کە پاراوە بێتەوە هەر لەسەر ئەو معادلەی کە باسم کرد پاراوەبوونەوە لەگەڵ دەرهێنانەوە ئەبێ دەرهێنانەوەکە لەگەڵ پاراوەبوونەوەکە بە مساحەیەکی دیارێکراوە لە زۆرێکی دیارێکراوە ئەبێ بەڵانسێکی هەبێ بۆ ئەوەی کەوا نێڕین ئاوی جەزەوی دابەزێتەوە بە پێی ئەو شتانی کە باسم کرد لەگەڵتەوە بەڵام ئەم بیرە نایاسایانە بڵێ ئەچنە هەموو شوێنێکەوە لە جیور لە چاوی ئێمەوە یەکێ بە شێوازێک لێ دێن زۆر خراپشن لێ شێوازی لێدانەکەش و شێوازی بەکار هاوردنەکەش و ئەمانێم پشتی باز کردووە کە بەڕاستی زەربەندی یەکەم ئەو کەسەیە کە لێدات استفادەی لێکە بەتەنها بۆ ماڵێک بەڵام نازانێت زەر لە وڵاتێکەدا زەرە لە ملەتێکەدا لەوەی داهاتووەدات بڵێ ئەبنە ئەوانە بوونەتە خۆی دابەزینی ئاو و ئەو کێشە مرۆیانەی کە باسم کرد کە بیچین لە یاسا و ڕێنمایەکان و بەڕێوەبردن لەگەڵ زیادە ڕۆیی بەڵێ ئەوانە سەبەبی ڕێزین بۆ زیادە ڕۆیی کاتە مۆڵەتەکە پێویستە چۆن بێت بۆ منە حاڵەتێک بێت بیرێک لێ بدادێت لە ئێوە مۆڵەت وەردەگرێت مۆڵەتەکە چۆن بێ بۆ منە پێویستە چۆن پێی بدرێ مەرجەکانی چین لامان کات ئەو باز لەوە دەکات بوونم بۆ باغداری بێت بۆ پێویستیەکانی خۆی بێ زانی چی بەڕێزم با من یەک شتێکت پێ بڵێم مۆڵەت سێ نەوعی هەیە وەکو پێی وتی مادەی پێنجی ڕێنمایەکەی من بۆ ئاوی خواردنەوەیە ئاوی خواردنەوە ئەولێتی قسوای هەیە ینی بەڕاستی پرایەتی یەکەمی بۆ ئاوی خواردنەوەی چ شوێنێک چ لادەیەک چ گەڕێکێک چ شوێنێکەوە ئاوی نەبێت و دایرێ ئاوی پەیوەندیدار لە شار بێ لە شار و شکان بێت لادێکە بە نەتوانێت ئاوی دابین بکات بۆی هەیە لە ڕێگەی یەکەی ئیداری خۆیەوە لەگەڵ ئەنجومەنی گوندەکەیەوە لەگەڵ ئەنجومەنی گەڕەکەیەوە یاداشە تەقدیم بکات و کە ئێمەش سەردانی مەوقعەکەکەین سێرمان کرد ئەگەر پێویستی بکات ئەو وەختە پرسێک بە دایرێ ئاوی پەیوەندیدارەکەین ئەمە هەموو یاساکە بۆ شێ تەقریبا ڕێنمایەکەوە ئاڕۆ پرسێ بە دایرێ ئاوی پەیوەندیدارەکەین ئەگەر ئەویش ممتەنیع بۆی کۆ ناتوانێت ئاوی بۆ دابین بکات هاوڵاتیەکە مافی خۆیەتی کە حکومەت خزمەتی بکات بۆ ئەوی کە حقوق و واجباتەکەی تەحدید بکرێت ئەویان ئاوی خواردنەوەی کێشەیەکمان نابێتن بەڵام ئەبێتن مەوداکە لەوە دوورتر بێ مەسەڵەن بەڵام ئێمە لێرە کێشەیەکمان هەیە مەسەڵەن هەندێک گوند هەیە هەندێک گەڕەکەی هەندێک شوێن هەیە یعنی ئەو خۆی وشاری کۆمەڵایەتی نییە بۆ شوێنی بەکار هاوردنی ئاوەکەی ئاوی گەڕەکەکەی یا ئاوی گوندەکەی ئاوی شوێنەکەی دابین کراوە ئەگەر بێت و بپێی ستانداردەکانی کە چل ئاوی لێمانی یاڕە هەڵە بدەیدای ڕاپڕینا هەیە بەکاری بێنێ بەشیەکە بەڵام ئەو دێ بۆ مەکتەبەکەی داواکات بە جیاواز بۆ مزگەوتەکەی داواکە بە جیاواز بەڵام بەسەراحەت ئەمە ینی حاڵەتێکە ینی نامۆیە لە هەموو وڵاتانی دیانە لێرە بڕاستی پێویستەکەت وەکو باسم کردەوە NRT یەکێکە لە کەناڵەکانی کەوا پێویستەکات ئەوی بێتە سەر خەتی ئێمە و کە پێشتر ئیشیشی کردە لەگەڵمانە وشاری کۆمەڵایەتی بدات تێگەی ئەو مامۆستا ئاینەی کەوا لە مزگەوتەکەیە کە خۆی داوای ئەو لێکە گەرە خۆی وشاری کۆمەڵایەتی بدا بە خەڵکەکە بۆ ئەوی کە ئەو ئاوا بێفرێ نەڕوا ئیکتیفا بکە بە ئاوی گەڕەکە ئەمە بۆ کەتی ئاوی خواردنەوە کەتی تایبەتی بەڕسەراحەت کەتی تایبەت زۆر جار بەڕاستە نایگرێتەوە ڕێنمایەکە نایگرێتەوە کە ئاوی هەبێ چکە بۆ ئەو پێویستی بە ئاوە نایە مەعمەلێکە و تەنها دار بڕینەوەیە ئاسم بڕینەوەیە پێویستی بە ئاو نییە بە ئاوی شارەکە ئەتوانێت حەلی کێشێکی خۆی بکات و کۆتایی پێ بنێ بەڵام ئەوان بەسەراحەت فێری ئەوە بوونە کە چی ئەم حاڵەتە زیادە ڕۆیە بۆتە کەلتورێک و ئەم مۆزەعی بەسراحەت و پێویستەکات یەکلا بکرێتەوە وەکو لە ڕێنمایەکەیە باسم کرد یان لە بەڕێوەبردنەکەیە باسم کردەوە ئەو دێت بەسەراحەت بە شێوازێکی نایاسایی بیرەکە لێداتەوە بەڵام ئێمە ڕێگەی نادێنێ بۆ حاڵەتە ئێستا کەمترین حاڵەت کە ڕێگەی پێدراوێتن بە پێ ئەو 9700 کە باسێکەکەین ئێمە لە کەتی تایبەتە کەتی کوشتتوکاڵ دووەمە کەتی ئاوی خواردنەوە کەتی پرایەتی کەتی یەکەمە سێمیشان بێتە لە کەتی کوشتتوکاڵ بەڕاستی ئێستا شیرازەکەی تێکچووە شیرازەکەی تێکچووە کوشتتوکاڵ بریتیە یان باغداری ئێمە لای ئەمە بێ پێنج دۆنم بێ دەست لە سلێمانی وایە لە هەولێر دوهۆک دەدوانمە لە گەرمیان پێنج دۆنمە ئێمە نەمانێشتە وڵات کە منتەقەمان شاخاویە هە لە هەورامانی بگرێتە ئەگاتە شارباژێر و تا ئەگاتەوە منتەقەی قەڵازی تەقەیەکی شاخاویە دەدوانمەکە تۆجێک کێشەی بە دروستەکە لە پێنج دۆنمە هێشتمانەوە ئەوە ئەگەر بێت لە ڕێگەی دایرەکانی باڵێن بەڕێبەرایەتەکانی کوشتتوکاڵی خۆیانەوە چ باغداری بێت بەڵام سیفەتی باغی هەبێ سیفەتی باغی بەداری هەبێ بەڵام بەداخەوە ئێستا شێوەی باغ تەجاوزی زۆر کراوەتە سەرجەوی کوشتتوکاڵەکان باغی شەخصی دروست کراوە پێنج دۆنمیشی ئەوێتن بەڵام زۆر جار ینی وەزعەکان ئاوا لێمان تێکچوتەوە باغی شەخصی و باغی بەدارمان لێ گۆڕاوە ئێمە تا توانیمانە حاولەمان کۆ نەمەندێشت ئەو باغانە سودمەند بن لە منەیە بەڵام هەمویان تەجاوزیان کردو
اعتمادیان لەسەر ئاوی زیادە ڕووی کردووە. باشە کاک عەباس بەپێی ئەو زانیاری و داتانەی کە لەبەردەست ئێوەدا پێتان وایە ئەو ساڵی کێت و یاخود ساڵی داهاتوو دەکرێت ئەم دۆخە خراپتر بێت یاخود دۆخەکە چی بەسەر دێت بەپێی پێشبینی ئەم پێشبینیانە بەسراحەت بۆکو لە توێژینەوەکانە ئەبێ حسابی بوو کرد دوێنێکە لەو دیبیتەیە بەڕاستی زۆر مەوزوع باس کرا ئێمەش مداخلەمان کردووە ستانداردێک نییە کە تۆ پێشبینی بکەیتە سەر لە شوێنێک هەیە لافاو هەڵەستێ شوێنێک هەیە ئاگر لە زستانە ئاگر بەرەبێتەوە لە شوێنێک هەیە باران کەمترە بارێتەوە منتەقەکەی ئێمە منتەقەیەکی نیمچە کشوەریە سەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین دەوروبەرمان بەسراحەت کێشەیەکی تا هەیە زۆقمە دروستە بێتەوە تەڕایی تیا نابێتەوە ڕێژی شێکەمە بێتەوە گەرما بەرزە بێتەوە باران کەمە بێتەوە ئەم ساڵ ئێمە ڕێژەی باران لە تقریبا لە 400 بۆ 415 بوو تەوەقعاتەکان بە هەمووی بە عام وایە لەم منتەقەی ئێمەوە تا ئاگاتەوەیە خواری تورکیاش و تا ڕۆژهەڵاتی ئێرانیش و تا ئێرش لای خۆمانەوە ئەفغانستان هەگاتە حاڵەتێکی لە ڕێنجی نۆرمەلی خۆمانە ئەبین یعنی بارانەکە ئەمە تەوەقعاتەکان وایە ئایا ئەوە جەماعەتی کەشناسی احتمالی ئەمەم بۆ ڕاست بکەنەوە ئەوەی کە من بیستمە چ لە دیبێتێکە چ لە شوێنی تر لە ڕێنجی نۆرمەلی خۆمانە ئەبین بەڵام ڕێنجی نۆرمەلی خۆمان دادمان نادا چکە ئەم ساڵ ڕاستی ڕێنجی نۆرمەڵەکە ڕێنجەکەمان زۆر دابەزیە خوارەوە ئاو زۆر کەمی کرد یعنی بۆیە پاراوبوونەوە کەمە بێ کە پاراوبوونەوە کەم بوو ئەبێ دەستگرتن بە ئاوەوە هەبێت ئەو ئیدارەکەشمان تۆ زێگڕێکی خینەوە توندیشی کەینەوە و خەڵکیش وشار بێتەوە و یارمەتیمان بدەن بۆی بتوانین ئەم ساڵ تەجاوزی بکەین بەبێ ئەوەی کێشەکانی پارما توش بێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەباس عەلی بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی سپاس بۆ